گفتوگوی زیاتریان لەبارەوە بکەم بەڕێز هۆشیار دەربەندی بسپۆری بەڕێوەبردننی گەشتیاری نێودوڵەتی لە ستۆدیو ئامادەیە کاک هۆشیار زۆر بەخێربێت. لە کابینەی نۆیەمی حکوومەتی یاریمی کوردستان بە نزیکەیی 80 پرۆژەی گەشتیاری جێبەجێکراون یا لە قۆناغی جێبەجێکردندان. پێم بڵێ کە ژێرخانی گەشتیاری هەرێمی کوردستانی سەر لە چه ئاستێکە؟ سپاس بۆ بەگەشتکردنی من، دەست و چاوتان خۆش. حقیقەتەن هەرێمی کوردستان لەسەر ئاراستەیەکی دروستە ئێستا زۆر باشە. من ڕەن بێ پێش 5 ساڵ 6 ساڵ قسەم کردای هەندێک گلەیم هەبوو، بەس ئێستا هەموو ئاراستەکان لە جێی خۆیەتی زۆر باش دەڕوا. ڕەن بێ یعنی پێداویستی زیاترمان هەبێ بۆی بچینە ئاستێکی بەرزتری لە ستەنداردی نێودەوڵەتی، بەس ئەمەی دەیکەین کاری زۆر گەورەیە. دەتوانین نایبنی بورکانێک لە پێشکەوتن، بورکانێک لە ئاوەدانی. باشە. پرۆژەی ڕێڕۆی ژیان، ئەم پرۆژەیە چەند گرنگە بۆ پایتەختی هەرێمی کوردستان؟ ئەگەر باس لە گرنگی پرۆژەکە بکەی دواتریش باس لەوە دەکەین کە لە بواری گەشت و گوزار چەند گرنگە. سەری ئەم پرۆژەیە گرنگەکەی بەڕاستی یعنی چەند لایەنێک دەگرێتەوە. یەکێک دەمێ باسی کەم کە بەقەدەر گەشت و گوزار گرنگە، ئەویش ژینگەیە. خودی جەنابی سەرۆکی حکومەت لە ساڵی 23 مەقالێکی هەیە زۆر پێم گرنگە کە وابزانم لە کوردستان کرۆنیک بڵاوی کردوێتەوە، لەوێ باسی بەرەنگار بوونەوەی ئاڵوگۆڕەکانی کەشوهەوا چۆن بەرەنگاری ببین. جەنابەت دەزانی گۆی زەوی هێواش هێواش گەرم دەبێ، بە تایبەتی منتیقی ئێمە لە 2 پلە بۆ 3 پلە و نیو گەرم دەبێ. ئەم پرۆژەیە لە ڕووی تووڕەبوونی ژینگە زۆر گرنگە، بە تایبەتی بۆ هەولێر. ئەکادەم پرۆژێ توانێت چی بکات؟ یەک زای ئێمە باسی ئاو و ئاوەدانی دەکەین، باسی سەوزایی دەکەین لەگەڵ خۆیە. ئەمە زۆر مهمە بۆی بتوانین بە تایبەتی شاری هەولێر فێنک بکەینەوە، جوانی بکەین. جابۆیە بۆ ئەو بابەتە ئەکید هەولێر پێویستی بە زیاترە، کوردستان پێویستی پێێتی، بەس ئەمە توام دایبنین بە دایشی پرۆژەکان لە ڕووی ژینگەیەوە، دەتوانێت کۆمەڵێک نەوەی جوانتری لێ بێتەوە. چەند نزیک دەبێتەوە لە ئاستی پشتێنەی سەوزایی هەولێر؟ زانی ئەمانە پێکەوە گرێدراون. ئەمە حەدیسان دەچێتەوە ئەو نووسینەی کە سەرۆک حکوومەت نووسوێتی، ئەمانە هەمووی پێکەوە ئیش زانی پشتێنەکە چیە؟ ئەمە سەوزاییە، واتای ئێمە کۆمەڵێک ئۆکسجین بەرهەم دەهێنین کە مرۆڤ پێویستی پێێتی، ئاژەڵ پێویستی پێێتی، جوانی شار پێویستی پێێتی. بۆیە زۆر گرنگە ئەمە بە هەند وەربگیرێ. ڕاوەستانێکی زۆر من اختصاسی من ژینگە نییە، بەڵام وەکو بەشێک لە گەشت و گوزار ئەجنا دەبێت پسپۆری زۆر تایبەتی خۆی بە درێژی بە قوڵی ڕووی گەشت و گوزارەوە باسی بکەین. پێم بڵێ کە حکوومەتی هەرێمی کوردستان چەند لەوە تێگەیشتووە کە کەرتی گەشت و گوزار کەرتێکی گرنگە لە ڕووی ئابوووریەوە و لە ڕووەکانی دیکەوە دەتوانێت ببێتە هۆی پێشکەوتنی کۆمەلگا. زانی ئەم پرۆژانەی کە ئێستا دەکرێت لەم ساڵی کۆتایی هەتا دەشێ منتیقەی سۆران کە پرۆژی زۆر ئیملاقی لێ دەست پێکراوە و بەردەوامن، ئەمە پرۆژە دڵخۆشکەرانن کە نەوەی داهاتوو نەوەکانی دی بە ئێمەشەوە بەڕاستی دەبێت جێی فەخر بێ. مەسەڵەن دەمێ شتێک دۆ باس بکەم لە ڕووی گەشت و گوزارەوە. ئەم پرۆژەی هەولێر باسی ئەبە بکەم، 4 توێژەی زۆر سوودی لە دەبینێ. یەک خەڵکی هەولێر، ئەنج ئەمە جوانی شارە، فێنکیە، پرۆژەیە، سەرکێشیە، دامەزراندنە، چکە تۆم پرۆژی خۆرەوە نامێنێ بە دەیەها و دەیەها کافێ و ڕێستۆران ئەوەنە بەرهەم دەهێنێت لەگەڵ خۆیان، هەلی کار دروست دەکات و بەرهەم داهاتێک بۆ هەولێر دەهێنێ، داهاتێک بۆ حکوومەتی هەرێم دەهێنێ. ئەمە بەڕای من قازانجە گەورەکە خەڵکی هەولێرە. ئەمە یەک. دوو، گەشتیاری ناوخۆ، سلێمانی، دهۆک، بەسڕە، بەغا، ئەوانەش دێن باوەڕ بێ با نمونەیەک دەمێ بۆچی ئێمە دڵمان بەو شتانە خۆشە. پێش 2 هەفتە ئەوەمان هەبوو فستیڤاڵی میوە لە گۆمەسپان. من یەک بووم لەو کەسانە و لەگەڵ خەڵکێکی زۆر چوین نەک تەنیا لە بەرخۆشی فستیڤاڵەکە، بەڵکو لە بەرەو جادە تازەیە کە دروست کراوە. زانی ئەمانە خەڵک ڕادەکێشێ، ئەمانە گەشت من تاکیدم بەڕێوەبەرایەتی ئەوانەی کە ڕێکخەری فستیڤاڵەکە تووشی سەدمە بوون، هەموو خەڵکە هات.
صراحة بەڵام پەیوەندی بە شەقام و ڕێگاوبانەکەشەوە هەبوو پێشەوە بەسراوە ئەمە چکەمەش بەشێکە لە مقاوماتی گەشت و گوزار ئەوانە دوو ئەوەوتم کە یەککەوتم خەڵکی هەولێرە دوو گەشت و گوزاری ناوخۆیە کە زۆر سوودی لە دەبێنن سێ گەشت و گوزاری نێودەوڵەتی دەزانیمە پایەیەک دوو پایە هەولێر بەرز دەکاتەوە بۆ ستەندادەی کە خەڵکە پسپۆرەکان ئیش بەوە دەکەن ستەنداردی هەولێر بەرز بکەینەوە ئەیان ئەم حاشاڵ نەگرە دەزانی چکەمە سیمایەکی زۆر جوان دەدا بۆی توانین لە تەوابوونی پرۆژانە خەڵکی دەرەوەی عێراق لە هەولێر ببینین ئەوە سێ چوارەم ئیجازەم دێ باس بکەم توێژێکمانەیە لە کوردستان لە دنیای زۆر ئەدەبیاتی لەسەر هەیە لە کوردستان کەم باس دەکرێت لە ئەدەبیاتی گەشت و گوزار ئەویش ئەو توێژە کوردانی خۆمانن کە لە ئەمریکا و ئەوروپا وڵات عەرەبیەکان هەن ئەوانەی کە بە سەردان دێنەوە ئەوانە پارێشی بەهێزیان پێیە ئەوان توێژی چوارە من ئەمانە بێشەک پێکەوە زۆر سوود لەم پرۆژ دەبین زۆر باشە مادام باسی ڕێگاوبانت کرد بۆ فستیڤالەکەی گۆمەسپانەمەوێتەوە بپرسم کە ڕاستە سروشتی جوگرافی هەرێمی کوردستان خۆی لە زۆر سێکتەردانی گونجاوە بۆ گەشت و گوزار چەندین ناوچەی گەشتیاری تێدایە بەڵام دوو پای سەرەکیشن کە ئەویش ئاوە و ڕێگەوبان حکوومەتی هەرێمی کوردستان لەم بوارە چی کردووە بۆ ئەوەی کە کەرتی گەشتیاری زیاتر بەرەو پێش بەرێ زانی ئەوانەی هەر کەسێک ئەمڕۆ سەفەرێک بەناو هەرێمی کوردستان بکە چکە شتێک کە ئەمە بەرچەستەیە دەستی لە دەدەی دەیبینی ینی ماشەڵڵا گرێدانی هەولێر بە دهۆکەوە بە جووت سایت گرێدانی هەولێر بە ڕێگای گەشتیاری هامیلتن لە سۆران خۆی ماشەڵڵای لێبێ ینی ئەو کارە شاکارە جوانەیان کردووە کەوا هەر بەردەوامن ئەمانە مقاوماتی زۆر بەهێزن تەمەنا دەکەم عەقڵی ئەم پرۆژانە مهندسی ئەم پرۆژانە دەست بکێشێ بۆ کەلار و خانەقین دەست بکێشێ بۆ کەوا دەیبینین وا ئیش دەکەن بۆ سلێمانی بۆ گوندەکان چونکە هەموو جێگایەکی ئەم کوردستانە بە گەرمیان و بە شۆستان و بە هەورامان و بە باڵەکایەتی زێڕێکە هی ئەوەیە وەبەرهێنەر بتوانێ ینی خۆی ئامادە بکە بۆ پرۆژەی گەورە چونکە داهاتێکی گەورە ئەمن دەبینم لە گەشت و گوزاری هەرێمی کوردستان و لەو سروشتە جوانی هەرێمی کوردستان باشە ئەم داهاتە گەورەیە لە کەرتی گەشت و گوزار چۆن پەرەی پێ بدرێت بە تایبەت لە ڕووی تێکەڵکردنی کەرتی گشتی لەگەڵ کەرتی تایبەت لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە چۆن ئەتوانێت کار بکە ئیدی ئەمە خۆی دیسانەوەی کە باست کرد لە گەشت و گوزار بە تایبەتی مەجاری تێدانە ئیلا دەبێت کەرتی تایبەت و کەرتی گشتی پێکەوشکن صراحەتەن دەبێت پێکەوش بن تاواکەری یەکچین ئۆکەی جوانی کوردستان جوانی سروشتی کوردستان ئامادەیە کە خەڵکی ئێمە بتوانن بێنە پێشەوە ئەو کاتە دەبێت لە شێوازی کاردمان بگۆڕین یەک خەڵکی پسپۆر داوایان لێ بکەین بێتە پێشەوە دوو ئەو خەڵکانەی کە بزانن چۆن بە بازارکردنی ئەم بەرهەمە کوردستانیانە بیگەینە دەرەوە ئێستا مەسەڵەن ئەم کۆڕنیشە بەڕاستی زۆر مهمە خەڵکی زۆر کە تایبەتن کە زیرەکن کە خۆیان ماندوو کردو لە ڕووی بە بازارکردنەوە چۆن ئێمە ئەم هەواڵە بگەینە دەرەوە چ جوانێکی بدەینێ سێ تۆ لەگەڵ درێژایی ئەم ئاوە لەگەڵ پرۆژەکانی هەورامان و دوهۆک و ئەمەی سۆران تۆ چ بەرهەمێکی بۆ دادنەی کە شایستە بێ تو چ جۆرە ڕێستورانێک دەکەیتەوە لە نزیک ئەم کۆڕنیشە چ جۆرە کافەیەک دادنەی بەڕاستی پێشنیاری تۆ وەکو پسپۆرێک لە بواری بەرەوبردننی گەشتیاری نێودەوڵەتی چییە بۆ ئەم بوارە چونکە وەک خۆشت گوتت ئەم ڕێڕۆیە ئەم پرۆژانە هەرێمی کوردستان تەنیا بۆ گەشتیاری ناوخۆیی نییە نەخێر زانیە من لە پێشتیش باسم کردو زۆر حەز ناکەم قسەی خۆم دووبارەکەمەوە ئەمە زیاتر قسەکە بۆ ئەو برادرانن کە لە تیمی گەشت و گوزار و دەستی گشتی گەشت و گوزار ئیش دەکەن کە دیزاینی گەشت و گوزار دەکەن ئێمە دەبێ ئیش بکەین بەرهەمەکانمان زیادکەین کە ئێستاوا دەیکەین خەدەمات خزمەت گوزارەکەمان زیادکەین کەوا دەیکەین یەک تکام هەیە ئەمە زۆر وڵات هەیە لە دنیاە لە ئاسیای شەرقیە لە ئەوروپایە کە دەیکەن کوردستان خودی کوردستانی باشوور بکەینە ناو نەخشەی گەشت و گوزاری نێودەوڵەتی چۆن
مەسەڵەن ئێمە هینمانەیە بۆ نمونە خەتوجەوی قەتەری ئۆکەی گەشتیارە هێنێ لە ئەوروپا بۆ وڵاتەکەی خۆی تەنیا یەک لە دەرگاکەیان بدە پێیان بڵێ وەکو دیستینیشنی دووەم چکە قەتەر خۆی بەڕاستیڵان بێ بە دوو ڕۆژ تەواوی یانی ماشەڵڵا جوانی وڵاتی ئێمە نییە ئەوان جوانەکەوان دەستکردە ئێمە جوانی خودداوەندیمان هەیە وانە سروشتبان دەتوانین لە تەنیشت قەتەر یعنی ببێتە محەتەی دووەم هەرێمی کوردستان لە تەنیشت قەتەرەوە گەشتیارەکان کە دەست ناوێت 3 ڕۆژ لێ بن با 3 ڕۆژی لای ئێمە بن ئەو گەشتیاری کە دەچێت بۆ تورکیا با 2 ڕۆژی لای ئێمە بێ ئەو گەشتیارانی حاجیەکان ئەوانەی دەچن بۆ کەربەلا تێگەی بێن 2 ڕۆژ لای ئێمە بن یۆنان ئەمە ئەم وڵاتانە ئێمە تا ئێستا من جۆم لێ نەبووە جۆم لێ نەبووە کە هەرێمی کوردستان دەست بۆ ئەم بابەتە بەرێ بابەتێکی زۆر باشە بە زیادبوونی گەشتیار ڕێگاکی ئاسانە کەواتە گەشتیاری هەرێمی کوردستان جیاوازە لە وڵاتەکانی دیکە بە تایبەتەوانی کە باست کرد لەبەرەوەی ئەوەی ئێمە سروشتیە و ئەوەی ئەوان دەستکردەوە خۆیان دروستیان کردەوە ئێمە زۆر جوانە باوەڕت بێ یانی تۆ بەلای گەشتیارەوە کامیان سەرنجڕاکێشترا هەمووی ئێستا ئەم کۆڕنیشە کە دەیەچکت بۆ کە جەنابەت سەفەر دەکەی بیرت نەچێ دەچی بۆ شتێکی پێدوتی بۆ ئارامی جەستەوی و دەرونی ڕیلاکسینگ وانە ینی کوردستان هەموو جێگایەکی دهۆک کۆمەڵێک جوانی خۆی هەیە لە سلێمانی ناچێ گەرمیان کۆمەڵێک جوانی هەیە لە هەولێر ناچێ پێکەوە جوانین بەڵام ئێمە هەندێک بەرهەمی ئەوەی کە پێدەوترێ مانمەیدی پێدەوترێکەوەی ئێستا حکوومەتی هەرێم دەیکە ئەو پرۆژانەی کە 11 کیلۆمەتر تەلەفریک دروست دەکەی دەزانی ئەو پرۆژەیە بەڕاستی ئەوەیە لە هەموو جێگایەک ئێمە باسی کەین و خۆمانی پێڵکێشین پرۆژێکی زۆر باز لە پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی سۆرانەکەی پێندی بۆ هەیە کە خۆت خەڵکی ئەوەیتیان بەڕاستی پرۆژەکانەوە دەتوانێت ئەوەندە کوردستانم خۆش دەوێت ئەمن پێشتر زۆر ڕخنم لە برادرانی گەشت و گوزار کردەوە هەندێک جار تەلەفۆنە بووم دەکرد لێم تووڕە دەبوون دەیان بۆ ئەوە قسە دەکەی ئەمە چکە لەبەرەوەی شتێک نبینم ئەم کوردستانە جوانە چۆن دەبێ ئیشیتیانەکەین بەس ئێستا بەڕاستی ڕخنەکانم زۆر گچکە بۆتەوە زۆر تەنیا ئەوە نەمان دەوێت ئێستا ئەوەی کە پێشتیمان پێێتی لە تەواو دەبێت ئێستا دەست پێ بکەین ئەو تیمە دروستکەین کە لە ئاستی خزمەت گوزاری نێودەوڵەتیە باشە پێم بڵێ کە ماستەرپلانی سۆران لە ڕووی گەشت و گوزارەوە ئەتوانێت هەرێمی کوردستان بباتە چ قۆناغی توانین بباتە هەموو جێگایەک من شتێکم باس کرد لەوێ نازەم چەند پێیان خۆشە پێیان خۆش دێڵێمەوە ئەو پرۆژەی ئەمن لێ بۆیانم باس کردووە لێرش باسی دەکەم پرۆژەی سۆران ناگاتە ینی نای پێچێ ئەگە فڕۆکەخانەی خۆی نەبێ ینی سۆران پێویستی بە فڕۆکەخانەیەکەکە هەموو ناوچەکانی بارزان و بادینان و سۆران و باڵەکەتی پێکەوە ببەستێ گەشتیار ڕاستە خوب چێ بۆ ئەوێ نەوەک بەسیارە بچێت دەستخۆش بەڕێز و شاردەربەندی پسپۆڕی بەڕێوەبردننی گەشتیاری نێودەوڵەتی سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان دەستخۆش.